خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لەوێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم پانۆرامەیەم شەوتان پێشکەشەکەین. لە ئێستادا وڵاتیانی هەرێمی کوردستان چاویان لەسەر هێز و لایەنە سیاسیەکانە کە بتوانن بە هەر ڕێگایەک بێبژێوی ژیانیان چارەسەر بکەن. بەشێک لە چاودێرانی سیاسی و سیاسەتمەدارانیش پێیان وایە کە پێویستە لایەن و هێزە سیاسیەکان بە ڕەچاوکردنی ئاست و سەنجی یەکتر دۆخێکی یەکریزی بهێنە ئاراوە بۆی بتوانن بڕیارێکی یەکلاکەرەوە لە دۆخ و ژیانی هەرێمی کوردستان و هەڵکی کوردستانیش بدەن. ئەمە جگەلەوەی یەکێکی تر لە پێشهاتەکان پرسی ڕێکەوتنە لەگەڵ بەغدا کە پەیوەندی ڕاستەوخۆی بە ژیانی خەڵکەوە هەیە و ئەمڕۆ پەرلەمانتاران دوای خوێندنەوەی یەکەم بازدەوە دەکەن کە ئەمە ئەگەر بێت و ڕێکەوتنی سیاسی لەسەر نەکرێت زەحمەتە ئەوەی کە ئەنجومەنی وەزیرانی بەغدا ناردوویەتیە پەرلەمان تێپەڕێندرێت. کەرکووک لە نێوان کێشە ئاڵۆزەکانی هەرێمی کوردستان و بەغدا بەرەوکوێ هەنگاوێت. هەموو ئەوانەم شەو لەگەڵ بەڕێستران عەبدوڵڵا گفتوگۆی لەبارەوەکەین کە ئەم شەو میوانی پانۆرامایە. کاکستران بەڕێستان وەکو ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان دەبێت پرسیاریەوە ئاراستی بەڕێستان بکەم ئایا ڕۆڵی یەکێتی و هێزە سیاسیەکانی ترەبێت چی بێ بۆ ئەوەی خەڵکی کوردستان ساڵێکی زۆر قورسیان لە 2020 تێپەڕان لە 2021 بەناو قورسیانەدا نەڕۆنەوە سیاسی کۆمەڵایەتی و دارایی تەندروستیەکە بەدەست کەسمان نەبوو. بەڵێ زۆر سپاس. ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو ڕۆڵەیە کە یەکێتی بۆ دامەزراوە کە هیچ شێوەیە خەبات بۆ ویست و داخوازی و مافەکانی خەڵکی کوردستان بکە لە سای 1975 لە سای 2021 یعنی ئەگەر بینە سەر مەسجەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمەیە کە ئەبێ دیفاع لەو داکۆکی لەو تێڕواین و تەسەوراتانەی بکە کە خۆ هەیەتی بۆ چارەسەری کێشەکانی کوردستان. بێگومان لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان هێزی تریش هەیە، ئەوانیش خەباتەکەن، ئەوانیش هەوڵەدەن بەنامەی خۆیان جێبەجێ بکەن، بەڵام هەم یەکێتی و هەم هەر هێزێکی دیکەش لە کوردستانە ئەبێ بۆ ئەو شتە بڕوا کە مەسلحەتەکانی کوردستانە بەرژەوەندەکانی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان پێی وایە ئەو قەناعەتانە و ئەو تەسەوراتانەی کە هەیەتی بۆ حەلی کێشەکانی کوردستان لە سەتا 90 تەسەوراتەکانی خەڵکی کوردستان پێداویستی خەڵکی کوردستان پڕ دەکاتەوە. بۆیە پێویستە یەکێتی نیشتیمانی کوردستان بەو ئامانجە بڕوا وا بکە سوورە لەگەڵ دیمەنەکە لەگەڵ ئەو چوارچێوەیە بگونجێنێ کە بەرژەوەندەکانی خەڵکی کوردستانە و لەم ڕێگایەدا مادامێکی تەنیانی و هەروەها ئەم ئامانجە گەورەیەش بە تەنیا پێی ناکرێ بێگومان گرنگە هێزەکانی دیکەی کوردستانیش لەگەڵ یەکێتی و پێکەوە لەگەڵ یەکێتی ئەمەشە بکەن. ئەگەر ئێستا خلاف و تەسەوراتی جیاجێ هەیە لەسەر چارەسەری کێشەکانی کوردستان ئەو کێشانی کە جەناب ناودنا کێشەی قورسن بۆ سای 2021 ئەگەر خلافەکە زۆر قوڵ بێ دیار لە شوێنە خەلەکەیە من پێم وایە خەلەکە لای یەکێتی نیشتیمانی کوردستان نییە، چونکە یەکێتی نیشتیمانی کوردستان تەرح و تێزی هەیە بۆ هەموو ئەو کێشانەی کە قسەی لەسەر بکەین کەواتە ئەبێ یعنی کارێک بکەین کە ئەم ڕێگا و ئەم تەسەوراتانەی یەکێتی نیشتیمانی کوردستان هەیەتی تعمیم بکەین و بیخێنە تەسەوراتێکی زاڵ لە ناو سیاسەتی کوردستانیە. بۆ ئەمە چی ڕێگایەک پێویستە؟ بێگومان گفتوگۆ، ئاشتی، قەنەعات پێکردن و هەروەها ئەو ڕێگا دیکانەی تر کە بۆ پرۆسێکی سیاسی محتەلەم لە کوردستانە و لە عێراقا پێویستن. بەڵێ کاکستران ینی لەسەر مەسەلەی ژیانی خەڵک دوو ڕێگە هەیە، ڕێگەیەکیان بەغا کە گەر بێت و پرۆژه یاساکەوە خۆی تێپەڕێ و حکوومەتی هەرێمیش پابند بێ ئەوە بڕەپارەیەک دێت و تا ڕادێک کێشەی موچەی مانگانەی فەرمانبەران کە ڕەتی بە بازاڕەوە چارەسەر بێت و ڕێگاکەی تر ئەوەیە کە لە ناوخۆ چاکسازی لە بواری نەوت و خاڵە سنووریەکانەوەی کە زۆر باسیەوە کرێت هەردووش پێویستی بە یەک ڕێزی و تەوافقێکی بە تایبەتی یەکێتی و پارتیە هەرگی پێکەوەشن هەرکی شتێکدا نابرن ینی ببورن ئەگەر مەسەلەن بۆ ئێمە ڕێکەوتنیشمان کرد لەگەڵ بەغدا بۆچی خراپە کە چاکسازی لەناو خۆدا چاکسازی بکەین، بۆچی خراپە کە داهاتەکانی خۆمان ڕێکخەین ینی مەسەلەن بۆ نمونە ئەگەر لەگەڵ حکوومەتی عێراقی ڕێککەوتین و میزانە و بودجە و بەشی کوردستانی دەڕووی داراییەوە دابین کرد ئەوەی کە ئەتوانین ئەو هەڵی بترین بەدەستی بێنین دابینی کرد یعنی معنایەوە نییە کە ئێمە لە ناوخۆدا
تەخشان و پەخشانی بکەین و ڕێکی نەخەینەوە لەبەرەوە مەطلبەکە هەردووی لە ڕاستیە هەردووی یعنی ئەبێ یەکێتی نیشتمانی کوردستان خەبات بۆ هەردووجی بکە و شەفاعەتی یەکێتی نیشتمانی کوردستان لە خەڵکی کوردستانەوە کە خەبات بۆ هەردووجی بکە ئەگەر خەبات بۆ هەردووی نەکە هەر هێزێک بە یەکێتیشەوە ڕەنگە بە هێزەکانی دیکەشەوە خەبات بۆ ئەوە نەکە کە هەردوو ئەو ئامانجانە بەدی بێنێ معنای وایە خەلەلێک هەیە لە پرۆسە سیاسی بێ ڕاستکرێتەوە ئەگەر ئەوەی بەغدا هەر ئێمە نەبین تەرەف تایدا بەڵکو سیاسەکانی عێراقیش تەرەفن تایەوە بەغدا خۆی تەرەفە تێیدا ئەوە بەشەکەی دیکەی ناوخۆی خۆمان لە ڕاستیە خۆمان تەرەفی تێدا و خۆمان بە پرسیانی لە جێبەجەکردنی بۆیە نای بڵێن دوو ڕێگامان لە پێش دوو ڕێگا بەڵکو دوو ڕێگامان پێکەوە لە پێشە دەبێت هاوتەری لەگەڵ یەکتر بڵێ باشە بەڵام ئەمە ئەتوانن لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان بەتایبەتی و بزوتنەوەی گۆڕانیش کە هێزێکی هێزی سێمی هەرێمی کوردستانە بتوانن کە بگەنە قەناعەتێکی هاوبەش ینی نیشانەکان بەرەو ئەوەن ڕێکێکی نیشتمانی کوردستان و هەروها لە گەفتوگانی لەگەڵ پارتی ئەم حیوارە بکە کە من و توایکەین ئەڵێن ئێمە دەڵێن قازاجی خەڵکی کوردستان لە ڕێکەوتنە لەگەڵ بەغدا قازاجی خەڵکی کوردستان لە ڕێکەوتنە ناوخۆی خۆدا وەزی خۆی ناوخۆی خۆی ڕێکخاتەوە ئێمە دەڵێن قازاجی خەڵکی کوردستان لە دۆلێک لە ڕێخستنەوەیە بە ینی لا مرکزێتەکە بێت لە شێوی حکوڕانی کە قواری هەرێمی کوردستان بپارێزێ بەڵام زۆرترین دەسەڵاتی ئیداری و دارایی بدا بە پارێزگاکانی هەرێمی کوردستان بۆ کۆی پارێزگاکانی هەرێمی کوردستان نەک تەنیا بۆ سلێمانی یان تەنیا بۆ هەڵەبجەیان با ئەو شوێنەی کە پێشتر بە ناوچەی سەوز ناسراون ئەم تەسەوراتانە کە یەکێتی نیشتمانی کوردستانە وە کە تەسەوراتی ڕاستە ئەگەر خەڵکی کە پیان ڕاستە بۆ نانەژێر چتری ئەم ڕێکەوتە ناڵم ناڵم بۆ نایەنەژێت چتری تێزەکان یەکێتی بەڵام ئەگەرم تێزانانی یەکێتی نیشتمانی کوردستان تێزی باشن کە پێم وایە باشن پێویستە یەکێتی نیشتمانی کوردستان ئەوە من تۆ چۆن گفتوگۆکەین لە لایەنەکانی دیکە بڵێ بۆ نانەژێر ئەم چترەکە لە قازاجی خەڵکی کوردستان لە قازاجی خەڵکی دووەکە لە قازاجی خەڵکی سلێمانی لە قازاجی خەڵکی هەولێر لە قازاجی بەنەتیجە لە قازاجی کۆی هەرێمی کوردستانە و سێبەری و سایش یەکێتە سەر کەرکک و ناوچە دابراوەکانی دیکەش لەبەرەوە بەبێ یعنی یەکێتی نیشتمانی کوردستان دەبێ هەم ڕاشکا و هەم شەفاف و هەم ساحەبی ئەو تەسەوراتانە بێ خاوەندایەتی لێ بکە بێگومان لە بەرامبەرەکەش تەسەوراتێکەیە و ئەو هەر کەسە وڵەدا ئەو تەسەوراتانی خۆی تێکەڵ بکات بەڵام تێکەڵکردنەوە جیاوازە لەوەی کە هیچ تەسەوراتی دانێکی سیاسی تێدا نەبێ ئەو دیسانە ئەو تەسەوراتانی کە یەکێتی نیشتمانی کوردستان هەیەی کە تەسەوراتی ڕاست و درستن پێویستە هێزی جێبەجێکردنی لەگەڵا بێ هێزێکی جێبەجێکردنی بۆ یەکێتی نیشتمانی کوردستان ئەو ئەدەواتە سیاسانەیە کە لە بەردەمێتی گفتوگۆیە پێکسەلماندنە و ئاگادارکردنەوەی خەڵکی کوردستان لە بەردەم ئەو خێراتانەی کە لە پێشێتی چونکە ئەگەر ئەمە نەکەین خەڵکی کوردستان بە یەک چاوسێرمانەکە لەگەڵ هەر هێزێکی تری سیاسیە قسەمان لەسەر نێو هێزانە باشن یان خراپن بەڵام یەکێتی نیشتمانی کوردستان پێویست ناکە ئەم شتانە زیاد لە پێویست بگرێت ئەستۆی خۆی لە کاتێکە کە ئەم تەڕحاتانە پێشەخە مەسەڵەن گفتوگۆ لەگەڵ بەغاکە و وەفد دەنێتە بەغدا بە مانگ لە بەغدا ئەمێنێتەوە تەسەوراتی سیاسی تەقدیمەکە کە پێویستە کار ڕێکەوتن لەگەڵ بەغدا بکرێت یعنی ئێستا هەر بیدایە لە جەنابەت باس کردوتت هێزە سیاسیەکان وتویانە پەرلەمانتارەکان ئەڵێن پێویستی بە ڕێکەوتی سیاسیە ڕێک ئەمە و تەرحا ئەسەلمێنێکێتی باسیەکە کە ئەویش ئەوەیە تشکیلەی پەرلەمان پێکاتەی پەرلەمان بەشێکە لە پرۆسە سیاسی عێراق بەشێکی دیکەش ئەوەی هێزە سیاسیەکان خۆشیان لە ناو خۆیاندا ینی ڕێکەوتن بکەن مەبەست لێرە چییە ئەگەر پەرلەمان عێراق محکومە بە زۆرینە و کەمینە ڕێژەی کورد چەندی هەیە ڕێژەی پەرلەمانتارێکی وە ئەڵێ هێزە سیاسەکانی عێراق چەند و کورد چەندە و یەکێتی چەند ئەگەر لە کوردستانە ڕەبتین بە نەتایجی دوانەتایجی انتخاباتی کوردستانەوە کە بڵێن پارتی 45 کورسیە و یەکێتی ئەوەندە کورسیە و گۆڕان ئەوەندە هەیەونەوەی ئەوەندە کورسیەیە خۆ ئێمە هێزە سیاسەکانمان بچووک نەبوونەتەوە یەکێتی بچووک نەبووتەوە پارتی بچووک نەبووتەوە و گۆڕانیش گەورە نەبووتەوە لەبەرەوە ئەم هێزە سیاسیانە گرنگە ئەم خیتە ئاسیاسیە بۆ ڕێکەوتنە سیاسەکان گرنگە بۆیە بەڵێ دیسانەوە ئەوە ڕاستە کە یەکێتی نیشتمانی کوردستان دەبێ لە پاڵ ئەم تڕح و تێزانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان هەوڵەدا بەو فترێتە بەغدا چارەسەری بکە ئەبێ یەکێتی نیشتمانی کوردستانیش هاوسەرۆکان یەکێتی نیشتمانی کوردستان بە دوو ئاراستە بەڕێکەوتن لەگەڵ هەرێمی هەولێر و بەڕێکەوتن لەگەڵ بەغدا ئەم تەرحانە ببەنە پێشەوە بۆیە ئێستش دیسانەوە سەر ڕای ئەوەی کە عێراق وڵاتێکی دەستوری هەیە یاسا
نقاش و قسەی زۆی لەسەر دەکرێ و هێزە سیاسەکانی عێراق بڕگەی ئەلف و باسەکەن لە ناو یاسا و لە گفتوەکانی پەرلەمانە هەتا ئێستاش پرۆسی سیاسی عێراق پێویستی بە غیتایەکی سیاسی ڕێکەوتنی سیاسی لەگەڵ هێزە سیاسەکانی عێراقە. ئەگەر جەناب سیر بکەیت هەر پێش ئەوەی کە ئەم یاسا ئەم پرۆژە یاسایی بودجەی 2021 بچێتە پەرلەمانی عێراق یەکێ لە بربەستەکان ئەوەی کە لە چەند مانگی ڕابردوو لە 2 مانگی ڕابردوو لە 3 مانگی ڕابردوو بەشی هەرێمی کوردستان ناتوتە لە بەغدا ناتوتەوە چییە؟ هێزە سیاسەکانی عێراق ئەڵێمە هەڵبژاردنێکمان لە پێشە ناتوانین ئەو مغامرەیە گەورەی بکەین کە بەشی کوردستان بسەلمێن لە کاتێکە لە ئەجوایەکی سیاسی ڕخۆکینە و دژایەتی هەیە کە حەزی بە بەشی کوردستان نیە هەراس بابێک بێ لە سەبەکان کەواتە ئەو مەلەفە باشێکی هەرە گرنگی ئەو مەلەفێکی سیاسیە پێویستەکە ئێمە ئەو مەلەفە سیاسیە معالجە بکەین چارەسەرکەین ئەو مەلەفە سیاسیە چارەسەرەکە لەگەڵ ڕێزمە بۆ ینی هەیبەت و حرمەتی بڵێن پەرلەمانتارەکانی ئێمە و پەرلەمانتارەکانی عێراق کە بەشێک لە بزوتنەوەی دیموکراسی عێراق پێکدێنن بەڵام ئەوەی کە بڕیاردەر و یەکلاکەرەوەی لەم پرۆسانە هێزە سیاسەکانە دانیشتنی هێزە سیاسەکانە مەطبەخی سیاسی لەوان هێزە سیاسەکان ڕاڕۆکانی سیاستە لە عێراق کاستران جەماوەری چێتی جەماوەرێکی زیندووە بیرۆڕای ئازاد ناو جەماوەری چێتیە یەکێکە لە خاسێتەکانی چێتی ئێوە جەماوەری خۆتان وا تعبیە کرد کە داوای لە مەرکەزیتان کردووە لە حکوومەتی هەرێمی کوردستان و لە پارتی دموکراتی کوردستان کە هێزی پێکهێنەری سەرەکی حکوومەتە تا ئێستا گەیشتون بەچی لەم بارێ و باس لە پرسێکی تریشەکەن کە ئێوە بە خەڵکی کوردستان تاوت بە خۆپشاندەرەکانی ڕابردووتان وت کە ئێمە پێداگیرین لەسەرەوەی هەرێمی کوردستان لە بەغدا ڕێکەوی و جێگری سەرۆشی حکوومەت کە ئەندامی سەرکردایەتی حزبەکەی بەڕێستانە مەسەلەن 2 هەفتە زیاتر لە بەغدا مایەوە و بە سیاسی و بە پەرلەمانی حکومی بین پرسیارەکە گەشتن بەچی وەفدی یەکێتی نیشتمانی کوردستان لە بەغدا بوو هاوسەرۆک کاک داود لە بەغدا بوو چەند دیدارێکی کرد وەفدی حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی کە قوبات تاڵەبانی لە بەغدا بوو ئەوش کۆمەڵێک دیدار و لێرە با پرسین هیچ کام لەم دیدارانە زەرری تێدا بوو بۆ کورد زەری تێدا بۆ یەکێتی نیشتمان بەعکسەوە نیشانی دا وەکو قوبات لە دیارێکی وتی بووی ینی دەرکەوت فەراغێک هەیە لێوە باش ئەم فەراغە پێویست ناکە هەبێ ئەمە علمی زەڕە نییە ئەمە زانستێک نییە ئەمە توراسێکی سیاسەیە کە مامجلال کاتی خۆی پڕی دەکردەوە و پێویستەکە یەکێتی نیشتمانی کوردستان کە هەمومان خۆمان بە خوێندکاری مامجلال دەزانین پێویستە سەرکردایەتی یەکێتی نیشتمانی کوردستان هاوسەرۆکانی یەکێتی نیشتمانی کوردستان تیمی یەکێتی نیشتمانی کوردستان لە حکوومەت ئەم توراسە پەرە پێبدابی باتە پێشەوە بیکاتە توراسی حکوومەتی هەرێمیش بکات توراسی بزوتنی سیاسی لە کوردستانە بیکاتە دیدێکی سیاسی هەموو هێزە سیاسەکانی کوردستان بەجیا بە پێکەوە لەگەڵ یەکێتی بەجیا خۆشیان ئیشی لەسەر بکەن ئەگەر ئێمە پێمان وایە ینی یەکێ لە کێشەهارە گەورەکانەوەی ژینگەی سیاسی لە بەغدا پڕکراوە لە دژی گەلی کوردستان پڕکراوە لە دژی تەجروبەی سیاسی کوردستان بەشێکی لەمان ڕەنگە حقەتی تێدا بێ هۆکار هەبێ ئیدارە خراپی ئێمە کێشەی مەشاکلی هەرێمی کوردستان کۆمەڵی شتە بێ بەڵام لە ڕاستیە بەشێکی ئەوەیە کە ڕوونکردنەوەی دەوێ ینی بەشێکی ئەوەیە کە هەڵمەتێکی سیاسی پێویستە کە ئێمە چارەسەر بکەین و هەڵمەتە سیاسی تەنیا عیلاقات عامە نیە بڵێن دووجار گفتوگۆ بکەین لەگەڵ بەغدا بگەڕێنەوە بەڵکو پێویستە ئێمە قورساییەکی سیاسی لە بەغدا دروستکەینەوە کە چەند ساڵێک ئەو قورسای سیاسیمان متارەکە کردووە و ئەم قورسایی پێویست ناکە لەسەر حسابی قورسایی خۆشمان بێنە هەرێمی کوردستانە واتە بڵێن هێزی یەکێتی نیشتمانی کوردستان ڕوو لە بەغدا بکە و هەرێمی کوردستان بەجێ بێنین کە نەزانین بەچی ئاراستەیەک دەڕە یەکێتی نیشتمانی کوردستان ماشەڵای لێبێ لە کەوادر و لە تێکۆشەرانی کەم نییە و ئێستا 124 سەرکردایەتەیە کە ئەم قەڵەبەرغەی پێویستەکە نیوەی لە هەولێر خەبات بکە پێویستەکە نیوەی لە سلێمانی خەباتکە نیوەی لە کەرکووک خەبات بکە نیوەی لە بەغدا خەباتکە تەواوی خاکی عێراق تەواوی خاکی کوردستان ئەبێ شوێن و مەیدانی خەباتی یەکێتیەکان بێ وای لێ بێ هێزەکانی دیکەش بڵێن بافریا بکەینەوە یەکێتی خەریکە ئەم شتاناکە و ئەوانش بیکەن بچنە بەغدا بۆ وەفدی پارتی دموکراتی کوردستان ناچێت بەغدا بۆچی وەفدی سیاسەکان ناچێت بەردەمەوە پرسیارەی کە لەسەر لا مەرکەزی کردم من ئەبێ لەسەر مەلەفی بەغدا تێر و تەسەلتر گفتوگۆ بکەین لەسەر مەسەلەی لا مەرکەزی گەیشتون بەچی مەسەڵەن خەڵکێکی زۆر چاوی لە دەستی ئەوەیە لەبەرەوەی داوائیری ئێرە ئەمەش پرسێکی سیاسی بۆیە منەوە پرسیارە ڕاستی بەڕێستەکەم ینی داوائیری ئێرە بەڕێوەبەرە گشتێکم چەند بەڕێزێکم هێنا و مقابلەمان کردو گفتوگۆمان کردو کێشەیەکی گەورە لەو مەرکەزێتە هەیە دەزانی کاک ئەگەر شتێک گەیشتە ئەوەی کە بڵێن ینی گەشتە بندەست کە پێم هێشتا نەگەشتە بندەست چکە یەکێتی بێم حیوارەتانە
بگەێتە درێژ و بێ دیاریشە لەگەڵ شو درێژ بێ بەڵام دیاریشە حیوار بۆ کۆڕ ینی دیاریشە ینی بەرامبەرەکەت کە شتێک نەسەلمێنە بۆ کۆڕ بێ ڕاشکاوبی پێداگری بکەی لەسەر ئەو ویستانەی کە هەتا کە پێش وایە ویستە بۆ خەڵکی کوردستان ینی ئێستا دیسان دەیڵێم لا مرکزیت ڕاستێکیتی چڕی کردەوە کردی بە پرۆژە تەرحی کرد پێش وایە بستنەوەی گۆڕانش عینەن ئەمەش پرۆژێکی هاوشێوی ئەمە تەرح کردووە بەسەم بەشێکە لە بەرنامی حکوومەت یاریمی کوردستان بەشێکە لە بەرنامی کابینەی نوێ بەشێکە لە حکوومەت یاریمی کوردستان لەوەتی هەیە معاناتی بەدەست ئەم لەوەتی حکوومەتێکی کردو معاناتی بەسەر ئەمە هەیە کە چۆن بتوانێت ینی هەرێمی کوردستان وابێ وحدە جغرافی و سیاسەکەی بپارێزی بەڵام هەمان کاتە ینی حەق بدەی بە پارێزگاکان حەق بدەی بە شوێنە جیاجیەکان کە لە ڕووی ئیداریەوە جۆرێک لە جۆرەکانی خۆ بەڕێوەبردنیان هەبێ و ئەمە تەجربە دەریخست ئەو کێشانەی کە هەیە ئێستاکە دەریخست کە ئەم تێزە کە تێزی کێتریش ماکسان چری دەکاتەوەیەکی تەفسیری کردودەنا ئەمە بەشێک بە لە بەرنامی حکوومەت یاریمی کوردستانی وادانم پەخشانێکی سیاسی نەوە بێ ئەم قسانە کە وایە پەخشانێک سیاسی نییە و بەشێکە لە بەرنامە دەبێ ئیشی لەسەر بکرێت ئەگاتێک ئەبێ سیکە کاک ئێمە کاکزان ئەو گەر مەسەرەن سەیری ئەم بارودۆخاکەین تو ئەتەوێ بە محەڵەی گفتوگۆ بکەیت گەیشتە نەگەیشتە محەڵەی گفتوگۆ بەشێک بێت لە بەرنامەیەکی تریش ماکسان بۆ هەر وزگەیەکی سیاسی بۆ پەیوەندی لەگەڵ پارتی بۆ پەیوەندی لەگەڵ گۆڕان بۆ پەیوەندی لەگەڵ حکوومەتی عێراقی بۆ پەیوەندی بۆ محەڵەی هەڵبژاردننی داهاتوو لە کوردستانە بۆ محەڵەی هەڵبژاردننی داهاتوو لە عێراقا بۆ محەڵەی هەڵبژاردننی پارێزگاکان ئەم تەرحا بێتە تەرحێکی تریش ماکسان پێداگی لەسەکە بە مە مەزداقێتێکی تریش ماکسان دەرەکەوێت و ئەکات تەرحەکانی ناکات تەرحی بۆ ڕۆژێک کردبێت یا بۆ دو ڕۆژ کردبێتی بۆیە زۆر گرنگە بەشێک شێوەیە کە یەکێتیش ئەم جەماوەری خۆشی تۆ باس کردوتە جەماوەرێکی دیش ماکسن جەماوەرێکە زیندووە حرەکەیتە بۆ یەکێتی بێ شەرکە بۆ جەماوەکەی خۆی و ئەبێ یەکی دیش ماکسن ئەمە شەرکە بۆ بەشێک لەو خۆپیشاندەرانەشی کە لە ناوچەی فەزای سیاسی یەکێتریش ماکسانە ئەتوان خۆپیشاندان بکەن ئەتوان تحرک بکەن ئەتوان اعتراض بکەن توانشتیان بەدڵ نەبێ خەڵک لە شوێنی دیکەوە دێ لە خۆپیشاندانەکە خۆ دەبێت یەکێتریش ماکسن ئەم سوحبەتانە کۆتایی پێبێنێ یەکێتریش ماکسان دەبێت پێداگری بکە دەبێت دەست بکە بە حیوار من ئێستا ئەپرسم بۆ نمونەوە نزیکەی مانگێکە خۆپیشاندانەکان کۆتایی پێهاتووە و یەکێتی کۆمەڵک ینی مووقیف و قسەی خۆی لەسەر ئەم مەسەلانە کرد و ئەو کەسانەی کە لەو خۆپیشاندانە شەهید بوون یەکێتریش ماکسان بە شەهید یان نەزانیان زۆر باشە ئەوە هەم مووقیفێکی باشە هەم خاوەندایەتیشە لە کێشە و گرفتەکانی ئەو خەڵکە بەڵام لامە با پرسیل یەکێتریش بۆ ناکەوێتە گفتوگۆ لەگەڵ بەشێک لە دەمچاو ئاشکراکانی ئەم خۆپیشاندانە بڵێ کاکە ئەمە یەکێتی لەبەر ئەم هۆکارانە ئەگەر ئەم ئێرە ئەم شوێنە فەزایەکی ئازاد و دیموکراسی بۆ گفتوگۆ بۆ خۆپیشاندان و بۆ هەڵوێست وەرگرتن و بۆ ئەمانەوە چی بکەین لە مینە ئەمانە بیفەوتێنی ئەمانەیە کۆی کوردستان والێ بکەین وەک بەشێک لەم زۆنە بێت کە خەڵک خۆپیشاندایەتی ئەکا بە ئازادی و بە ئارازوی خۆی ئەگەر ئێمە دەمانەوێت بێ ئەم پرۆژەیەکی ئەم تەرحێکی تریش ماکسان بە تەنیا جێ نەهێڵن دەبێت یەکێتریشمان بگەڕێتەوە بۆ خەڵکی کوردستان بگەڕێتەوە کادرەکانی خۆی بگەڕێتەوە تێکۆشارانی خۆی هەموو ئەو ڕێگا سیاسیانەی کە بۆ جێبەجێکردنی تووڕەحاتەکانی یەکێتریشمان کوردستان پێویستن هەموو ئەو ڕێگا سیاسیانە بگرێتە بەر بە گفتوگۆ بە میتنگ بە حیواری جیاجا و پێداگریش بکە لەسەری و بیکاتە بەرنامەی بەرحەڵی داهاتووش گەشتبینی مەسەلەن هەمیشە گەشتبین بووی بەڕێسان وەکو کاکستران بەڵام مەسلەی لا مرکزیت جێبەجێ بێت یان حکوومەت لانی کەمەکو خۆت ئێڵێ بەرنامەکەی خۆی جێبەجێکە خۆی بەگەر مەسەلەن بۆ نەگەرێکی تریشمان کوردستان زۆی نەبووە لە پەرلەمانی کوردستانە بە بێگومان جێبەجێ کرد باشە بۆ زۆینە نییە خۆ زۆینە نەبوون یەکی تریشمان کوردستان پەیوەندی بۆ نەم حزبە کۆتایی پێهاتوە ئەم حزبە بوو بە کۆمەڵە لە برادران بوو بە دوو حزب کۆمەڵە برادران خیارێکی سیاسی جیاوازیانی ئێستا هەردوو لە تەرحیان وایە کە لا مرکزی بۆ هەرێمی کوردستان پێویستن ئێم لا مرکزی بێتە جۆرێک لە جۆرەکانی ئێتلافی سیاسی با ئیشی لەسەر بکەین خۆی نام کە بوون بە ئێتلافێکی دوو پرۆژەی سیاسی مانەوە نییە لە بەرامبەر پارتی دیموکراتی کوردستانە ینی خیارە دوا خیارەکە ڕەشاوەکەین کە لەکترازانە ئێمە ئەم تەرحا پێویستە ئیشی لەسەر بکەین باش ئەگەرمە تەرحێکی جددی بێ کە پێم وایە تەرحێکی جددیە ئەبێ بەشێک بێ لە بەرنامەیەکی تریشمان لە هەر وێزگەیەکی سیاسی داهاتووە مەسەلەن ئایا هەرێمی کوردستان ئەمە دو هەڵبژاردنێ بێ یا ڕۆمانامژانیترە ئایا بەڕاستی بۆی پێش بەسەر بهورە پرسیارشتریانی ئەو تەرحە سیاسیانی کە لەلایەنی شێتی نیشتمانی کوردستان وکریان لەلایەن هەر هێزێکی سیاسێک لە هەرێمی کوردستان زیاتر وەکو خەسمێک سەیرەکردنەوەکو تەرحێکی خزمەت گوزاری ینی حکوومەت وەکو لایەنێکی دوژمنکار سەیرێ ئاخر خۆ ئێستا کاکی بە تایبەتیش بگەڕێنەوە سەر یەکێتی نیشتمانی کوردستان
یەکێتی نیشتیمانی کوردستان بە تەرحی فیدرالی چۆ ناو پرۆسی سیاسی عێراقەوە ساڵی 1970 جەنابی مام جەلال لە ڕەحمەتی بێت لە 1970 لە مەدرید محاضرەیەکی بود لەسەر ئەوەی کە پێویستە حەلی مەسەلەی کورد لە مەرحەلەیەدا فیدرالی بێ ساڵی 1970 لە مەدرید ساڵی 2004 عێراقی مرحلەی انتقالی کە بریمەر حاکم عێراق بوو قانون ئیداری دەوڵەتی عێراق پەسەند کرا کە تێیدا عێراق وەکو سیغەیەکی فیدرالی تەرحکرا ساڵی 2005 دەستوری عێراق بوو بە دەستورێکی عێراقی فیدرالی یانی لە 1970ەوە بۆ 2005 چەند ساڵەکە چەند ساڵەکە لە 1970 بۆ من پێم وایە 16 ساڵەکە تقریبا یانی تۆ تەرحێکت خستە ڕوو لە 92 لە پەرلەمانی کوردستان چەسپان لە یەکلایەنە لە 2005 چەسپان لە دەستوری عێراق ئەمە یەکێتی نیشتیمانی کوردستانە بە ژماری ئەندامەکانی نییە کە چۆن بیپێوی بە ژماری ئەندامەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان چونکە ژماری خەڵکی کوردستان لە چاو عێراق کەمە چۆنی بپێوی بە عەرەبەکانی شەو بە تورکمانەکان شو کە ئەندام لە یەکێتی نیشتیمانی کوردستانە ناکاتە هەر هێزێکی تری عێراقی کە لە بەختە بەڵام بە سوقلی یەکێتی نیشتیمانی کوردستان بە سوقلی دەوری سیاسی مام جەلال تەرحە سیاسەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان کارێکی کرد ئەم بێتە بەشێک لە دەستوری عێراق بۆیە ئەبێ دایمەن ئەمەمان لە خەیاڵ بێ حزبی سیاسی بە پرۆژەکانیەتی بە تەرحە سیاسەکانیەتی بە پێداگریشی لەسەر تەرحە سیاسیانە کە وا لە هێزە سیاسەکان کە تەبەنی بکە من ئەزانم ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان زۆری لە پەرلەمانی کوردستان بەڵام ئایا ئەمە کۆتایی تاریخە ئایا ئەمە بڕیارمان داوە ئیتر هەروە بین لە پەرلەمانی کوردستانە ئایا مەسەڵەن ئێمە ناتوانین تەحالفات دروستکەین بۆ پەرلەمانی داهاتووی کوردستان ئایا ئەمە ناتوانین بۆ جانبی مفەزەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان باشترین هاوپەیمانەتی تەحالفات ئەوەیە کە لەگەڵ پارتی بکات چونکە تاریخی دوو دێژمان لە ملمانی هەیە لەگەڵ یەکتریا باشترە بە گفتوگۆ بکەین بەڵام ئەگەر خۆنەیەکی بەڵێ وایە ڕاستە بەڵام با دیسان پرسیون خەتای من و کاکزانایە یان خەتای مخریجی بەرنامەکەتە خەتای مخریجی بەرنامەکەتە وانە ناوی کەسمان نێنەوەنی لەبەرەوە زۆر گرنگە ئێمە بڵێن کە ئەم تەرحەیەکی نیشتیمانی کوردستان پێداگی لەسەر بکەین و بیکەین ئێستا تەرحی خەڵک وازایە مەسەڵەن تەرحی لە مرکزی کە تەرحێکی یەکێتی نیشتیمانی کوردستانە چرتریشی لەسەرەکە و پرۆژەی تەرحکردووە وازانێت تەرحێکی تازەیە لە ڕاستی یەکێتی نیشتیمانی کوردستان لە زۆر ڕێی وایە کە ئەبێ حکومڕانی لە کوردستانە حکومڕانێکی یەکێتێکی نەتەوەیی و نیشتیمانی بێ بۆی ئەم کیانە سیاسیمان دابمەزین و پتەوی بکەین بەڵام لە هەمان کاتە ئەبێ بەشێک بێت تەرحێکی دیموکراسی و ئەبێ بەشێکی دیموکراسی و لا مەرکەزی بۆ هەموو کوردستان وایە و بۆ ئەمە دەمانێت ئەمان بۆ ئەمان ئەو شتەمان بۆ ئەمە دەمانێت عێراق خۆی دقت لە ئێمە دەکات زانە دەستوری عێراق خۆشی حکوومەتی یان دەستورێکی لا مەرکەزی عێراق خۆی وڵاتێکی فیدرالیە کە وڵاتێکی لا مەرکەزیە ئێستا لەبەر لە غیابی ئەوەی کە ئێمە ئەم تەرحانەی خۆمان باش شەرح ناکەین خەریکە عێراقیانەوە بۆ عێراقی مەرکەزی لەوە دەرەچێ عێراقی ئیتیحادی بێ بۆچی لەبەرەوەی ئێمە لە عێراق نەمانتوانی هەرێمی دیکە دروست ببێ هۆکارەکەی چییە ڕەنگە ترسونۆکی لایەنە سیاسەکانی تری عێراق بێ ڕەنگە ترسونۆکی محافەزەکانی عێراق و هەرێمەکانیان بێ بەڵام بە نەتیجە ئێمە یەک شتە بینین کە ئەویش عێراق خەریکە بەرمەرکەزێکی وا دەڕوا ئەمڕۆ لە داخی کوردستان ڕەنگەوا بکەن بەڵام سبەینە بۆیان دەرەکەوێت کە بەسرە و ڕۆمادی و یعنی شوێن دیکەش زەریلیەکەن لەبەرەوە ئێمە دەبێت ئەم تەرحانە هیچ نەترسین ئەم تەرحانە ئیشی لەسەرکەین یەکێتی نیشتیمانی کوردستان لە زەڵێ بوو تەرحی دیموکراسی و تەرحی چارەسەر مافی چاری خۆنووسین و تەرحی زۆر تەرحی جوانێک کرد بۆ پرۆسی سیاسی عێراق ئێستا من تێناگەم بۆی من ناو پرۆسی سیاسیین بۆچی ئەم عێراقە دوو غورفەی عەمەلیاتی پەرلەمانی هەیە ئەم عێراقە حکوومەتێکی ئیتیحادی هەیە ئەم عێراقە هەموو دامودەستگای ڕاگەاندنێکی ئازاد هەیە لە عێراقا ئێمە نەتوانین دزە بکەین ئەو شوێنانە و تێزەکانی خۆمان شەرح بکەین یەکێتی نیشتیمانی کوردستان پڕ لەو کەسانی کە ئەزانن بە عەرەبی قسە بکەن شەرحی بکەن و خەریکە عێراقیش خەڵکی پێپیا بێت کە کوردی ئەزانێ ئەوە نییە کەچینە بەغدا برادران وەفدەکانی ئێمە دەچنە بەغاڵێ ئێمە دەزانین ئێوە چیەکەن چی ناکەن خۆ یان دیارە یان خەڵکیانێ کوردی ئەزانن یان خەڵکی کوردیان بۆ تەرجەمە دەکات دەستیان کارن ڕاست بێ بەڵام نەتیجەکە چیە نەتیجەکە ئەوەیە کە ئیتر یعنی ئێمە ئەو تۆڕەحاتانە بێ زۆر پێداگی لەسەر بکەین من پێم وایە یەکێتی نیشتیمانی کوردستان دەتوانێت هەموو تەرحانەی خۆی بچەسپێنێ چونکە هەمووی تەرحەم بۆ یەکێتی نییە
تەرحم بۆ کوردستان تەرحم بۆ پرۆسیاسی عێراق تەرحن و ئێستا ئەگەر دیقەت بدەین لەو چەند ساڵەی کەیکێتی نیشتیمانیەکان بەهۆی لەتبوونی یەکێتیەوە بەهۆی کە بوو بە دوو حزبی سیاسی بەهۆی هەند بدوایەوە بەهۆی نەخۆشی جەنابی مام جەلال بە هەندێک سیاساتی یەکێتی نیشتیمانیەکانەوە کە دوا کەوتین لە کاروانەکە لە ڕاستیە وەکو ئێمە دوا کەوتین لە کاروانەکە خەڵکیکە نهات تەرحێکی باشتر حکا و جێبەجێی پێ بکە خۆزگا وا بووە خۆزگا ئەو تەرحانەی یەکێتی نیشتیمانیەکان کە پەچ کەوت خەڵکی دیکە تەرحی تری هەبوایە و جێبەجێی بکرد با لە عێراق جێبەجێ بکرا با لە کوردستان جێبەجێ کرا کە نەکراوە ئەم فەراغە یەکێتی نیشتیمانیەکان بە یەکێتی پڕ ئەکرێتەوە بۆ یەکێتی نیشتیمانیەکان دەبێت بێتەوە مەیدان و ئەم شتانە بۆ خەڵکی کوردستان شەرحکە بۆ یار و ناری شەرح بکە کە کاکە ئێمە بەم تەرحەوە ئامادەین ئەتانوێت لەگەڵمان من سەرچاو لەگەڵمان نابن ئێمە قیادەیەکەن ئێوە قیادە فەرمو ئێوە پێشماکەم قیادە ئەو بۆسا بکەن مهمە تەرحەکەی نیشتیمانیەکان بێتە تەرحێکی زاڵ لە ناو پرۆسی سیاسی کوردستان و عێراقیشە باشە پرسێکی تر هەیە کە ئێوە تقریبا جەماوەری خۆتان بردوتە ڕێگایە کە ئەڵێن ئەگەر بێت و لەگەڵ بەغدا ڕێکەوین ئەگەر نابەدیلی ترمانیان پلانی بی سیمانێ و لە ماوەی ڕابردوش لە دوای کۆبنەوەیەکی مەکتەبی سیاسی کە نەتاندا ئەعلام بەڵام هەندێک لە پەیج و سایتەکان کۆبنەوەی سەرکردایەتی بەر لە کۆبنەوەی سەرکردایەتی کۆبنەوەی مەکتەب سیاسی دوایی مەسەلەن باسییان لەوە کرد کە یەکێتی بیری لەوە کردوتەوە ئەگەر بێت و حکوومەتی هەرێم پابەن نەبێ و ڕێک نەکەوە لەگەڵ بەغدا ئەچێتە پلانی بی لەسەر ئەمە بێژ یەکێتیشمە لەسەر ئەمە بێتە بێژ قسە بکات يعني من چووکە لە کۆبنەکانی مەکتەبی سیاسی لە ڕاستی ئەگەر ینی زاناییم هەیە بەڵام ئەگەداری وەگەنداوی سەرکردایەتی کۆبنەوەی کردووە لە کۆبنەوەی سەرکردایەتی چۆن پێشنیازیەکەی پێشنیاز بکرێت لەسەر ئەمەیە یعنی ئەبێ ئەو تەرحانە جێبەجێ بکرێ بێگومان کاک ئەو خەلانە بێت چارەسەر بکە لە پرۆسی سیاسی کوردستان و عێراق مەسەلەن بۆ نمونە هەر کەسێک زانستی سیاستە خوێنێتەوە لە فەرەنگی سیاستە و هەتاوەکو تەجاروبی سیاسی خۆچەندە جار فەرەنگی سیاسی شتێکەڵێ و تەجاروبی سیاسی شتێکی کاڵێ دوو وڵاتی دیموکراسی پێکەوە قەشەڕ ناکەن چونکە زیاد لە شێوەیەکی بۆ چارەسەرکردی کێشەکانی نێوانن زیاد لە غورفەیەکەیە زیاد لە شوێنێکی تەفاوزەیە یعنی دیقەت بدا لە سەدام دیکتاتۆر نەبووە دیکتاتۆر نەبووە بەڵام لەگەڵەوەشە حرەکەی کوردی چەند جارێک جەولی حیوارەیە بۆ لەگەڵ سەدام حوسێنە یعنی مانەوە ئەو شوێنەی ئەو کاتەی کە گفتوگۆ و چارەسەری سیاسی دێ پێشەوە نە حرەکەی کوردی و یەکێتیش مەکسێ وەکو فەسیلێکی بەهێزی حرەکەی کوردیش قەت دژی ئەم جۆرە حیوار نەبووە بۆیە ئەگەر شتێک هەبێ لە ڕاستی ئێستا شەقامی کوردستانی و شەقامی عێراقی بەو دیوە بڵێن شەقامی ئەو دیو حەمرین با بڵێن تاوەکو بەندەری بینایی بەسرا ئەگەر ئەمە هەر یەکی تەسەوراتێکیان هەبێ وەکو بۆ نمونە مەسەن عێراقانی سەوا دەڵێن کە وەفدی حکوومەتی هەرێمی کوردستان کە وەفدی سەرکردایەتی نیشتیمانی کوردستانیش کە چوونە بەغدا گوێیان لەم قسانە بوو تیان کاکە ئێمە لەبەر شەقامەکەی خۆمان هەڵبژاردنمان لە پێشە لەبەر 1 2 3 4 ناتوانین ئەوە بکەین زۆر باشە ئەگەر یعنی ئەم تێزە ئەگەر هەرێمی کوردستان هەرێمێکە گوێ لە شەقامەکەی خۆیەگرێ و هەرێمی ینی هەرێمی ماتەبەقەی عێراقیش گوێ لە هەرێکی خۆیەگرێ شەقامەکەی خۆیەگرێ من پێم وایە ئەم شەقامە حەزەکەن چارەسەری کێشەکان بکرێت هەرێمی ئۆتانی نابین هەرێمی کوردستان دەڵێ کاکە بڕۆن لەگەڵ بەغا ڕێککەون ئێستا لە هەموو شوێنێکی کوردستان خەڵکە لێ بچۆن لەگەڵ بەغا ڕێککەون و ئەو شتانەی کە پێویستە لەگەڵ بەغدا جێبەجێکرد ئەو ئێمە نازانین خەڵکی بەغا چێڵێ من ئێستا نمونەیەکی پێ دەڵم خەڵکی بەغدا چێڵێ ئەو هێزە سیاسانی عێراق کە لە بەغدان وەکە پیان وایە ینی لەبەر دوو سەبەب ئەڵێن ئێمە ناوێرین حرکە بکەین یەکیانەوەیە کە هێزەکان خۆیان حەز ناکەن ڕێککەوتن بکەن لەگەڵ هەرێمی کوردستان چونکە نازایەکی شۆڤێنی هەیە لەناو پرۆسی سیاسی عێراقا و دومیشانوێ جەماوەر لە ئێمە قبوڵ ناکەن ئێمە نازانین جەماوەر چێڵە بڕۆ لەو خۆپیشاندانەی کە لە عێراق کراوە لە بەغدا کراوە لە بەسرە کراوە کەمترین شیعەرێکیدا دژی هەرێمی کوردستان بڕۆ این بکەیانی ئەو کەمترین شیعەر تایەتی لەسەر خۆیان ئەسە گەندەڵی کەم و کوڕەکانی خۆیان ڕێک وەکە خۆپیشاندانەی کە لە هەرێمی کوردستانەکە ئەو خەڵک ئەخەن لە چیەکرێ تایەتی ڕخنی تیا لە عەبادی تایەتی ڕقمی تیا لە مالکی باشە ئەی بەغاش تایەتی لەسەر یەکێتی نیشتیمانی کوردستان یا حکوومەتی هەرێمی کوردستان تیای نییە لەسەر ئەوانی تایە بۆیە ئەو شەقامە ینی نەزعی دژایەتیکردنی کوردستان نەزعەیەکە بەشێک لە نەزعی شەقامی عێراقی بەشێکە نەزعی ئەو هێزە سیاسیانی عێراق کە ئەیانەوێ ئەمە بیپێچن و پێکەوە بیکەمە مۆزوویە کە لە بەرامبەر ئێستا ئەو پرۆسی سیاسی کە سەر عێراقە خیتابی سیاسی عێراقی هێزە سیاسیەکان و حکوومەتی عێراقیش
جیاوازە هێزەکان نەوەیەکەڵێن مەسەن کازمی شتێکڵ کازمی سەرگۆزیانی تقریبان مشتەرەکی نێوان خۆپشاندەرەکان و ئەو گڵارەوە سیاسەیە کە لە عێراقەیە کەواتە ئەم شتە وانە بابزانین هەڵبژاردن لە عێراقاڵێکی پرۆسەی دیموکراسی لە عێراقا پرۆسەیەک نەک لە عێراق لەم شوێنێکی دنیاە پرۆسەیەکە بە ئەفەندەکان نەکرێ ئەفەندەکانیش بەعام لەگەڵ شەڕ نین ناتوان شەڕکە چکە ئەفەندی و شەڕیان نەوتووە تەڕبۆشەکەی بەسەراکێ لەبەرەوە ئەو حەقەتە هەیە کە باەمە نەچەسین پێمان وابێ کە ینی ئیتر دەرگاکان لە ڕمان داخل لەبەری شەقامی عێراقی واڵێ ینی نمونەیەکی بچووک بێنەوە ئەو ینی ئەگەر وەفدەکەی خۆمان کە لە بەغدا بوو وتیان ئەو هێزە سیاسی ینی کە ئەڵێ ئێمە لەگەڵ کوردستان ڕاک وتیان کە ڕێک کەوین لەگەڵتان دوای انتخابات خۆمە خۆشمان زۆر جاواکەین هێزە سیاسەکانی کوردستان ینی هەموو شتێک ئەڵێن بەرامبەر یەکتری دوای انتخاباتی تلافەکەن بۆیە ئەبێ ئەم پرۆسە سیاسیە چی چارەسەرەکە ئێمە هەتا انتخاباتێکە لە عێراقا ئەبێ ئیداری خۆمان بکەین بەو داهاتی کە هەمانە ئیداری خۆمان بکەین دوای ئەوە عێراق ئەبێ لەگەڵمان ڕێکە گەڵ لەگەڵمان ڕێک ئەو پرۆسە دیموکراسی کەیانە ئەو عێراقی کەیانە لە دەستیان دەرەچێت کەس نازانین چکە ئێمە نازانین هەڵبژاردن کە لە عێراق کرێ هێزە سیاسەکانی تر عێراق چەند دەنگە هێنن ئەمانەی کە ئێستا مەسەر لەگەڵ ئێمە ڕێک ناکەون چەند دەنگە هێنن و ئەسڵ نازانین ئێمە لە هەرێمی کوردستانش کە هەڵبژاردنەکە چی هێزێک ئەچێتە انتخاباتەوە ئێمە وەکوکی نیشمان کوردستان دڵنیای دێنێ خۆمان ئەڵێن وەڵا ئێمە تازە بووینەتەوە حزبێکی تازین لە هەڵبژاردننی داهاتووە واکەین مەسەن تەحالفاتەکەین یا بخۆمان بەتەنیایکەین لە هەرێمی کوردستان سقەمان بەخۆمانەیە بەو پرۆژانەی کە باسیەکەین ئێستاکە ئەچین ناو انتخاباتەوە بەس ئێمە نازانین نەتایجی انتخاباتی هەرێمی کوردستان خەرتی انتخابات لە چی لێکە و نازانین خەرتی انتخاباتی عێراقیش چی لێتێ لەبەرەوە بۆیە هەرێمی کوردستان ئێستا اینێکی لە پێشە ئەبێ یەکێتی نیشمان کوردستان ئەو تەمایزەی خۆی نیشان بدە ئەڵێ ئەبێ بڵێ من یەکێتی نیشمان کوردستانم من پارتی دیموکراتی کوردستانی معناوێنە من جنێوە دێن بە پارتی بەس ئێمە یەکێتین ئەوە پارتی ئەوە گۆڕانە لەمەدا لەگەڵ گۆڕانێکە کەوینەوە کە هەرێمی ئیمان دەوێ بڵێن لامرکزیمان دێ لەوەشدا لەگەڵ پارتیەکە دەگەینەوە کە دەوانێت قاوەری سیاسی بپارێزین بەڵام ڕەنگە لەوەدا مختلف بین کە ئێمە زۆر بە پەلەمانە بۆ ڕێککەوتن لەگەڵ بەغدا ڕەنگە ئەوان تەسەورەکەیان وابێ کە پەلە نەکەن من پێم وایە ئەبێت تەسەورەکەی کێتریش بکەن تەبەنی بکەن چونکە خاوەخاوەکەی لە چەند ساڵی ڕابردوو کراوە نەتیجەیەکی دەست نەکەوت بۆ هەرێمی کوردستان تەجربەی هەرێمی کوردستان لە مەسەرەن تەفزیلکردنی کاکە زۆر کەس وازانێ ئێمە تەفزیلی بەغاکەین بەسەر هەولێرە کاکە ئێمە تەفزیلی بەغاکەین بەسەر ئەنقەرەیە ئێمە تەفزیلی بەغاکەین بەسەر تارانە ئێمە تەفزیلی بەغاکەین بەسەر دیمەشقا ئێمە پێمان وایە ناو پرۆسی سیاسی عێراقا ئەتوانین لەگەڵ بەغدا ڕێککەوین بەبێ ئەوەی هەرێمی کوردستان و پایتەختی کوردستان بە کەمتر بزانین لە هەر پایتەختێک لە دنیا ئەمە شتێکە و وەڕێکەوتن لەگەڵ حکوومەتێکی اتحادی کە ئێمە بۆی ئەم حکوومەتە بە اتحادی بمێنێتەوە پێویستە ئێمە بەژایی تاکەن ئەگەر بە اتحادی نەمێ بەشداری تیانەکەن بە اتحادی نەمێتە بێتە حکوومەتە مرکزیەکەی جاران معلومیشە حکوومەتی مرکزی چییە حکوومەتی مرکزی ئەو شتەیە کە 80 ساڵ ڕابردوو ئەو وەزعەتی بەسەر کوردستان و عێراق شاهێنەوە کاکستران تەسەورەکەی مەسەلەن یان نەک تەسەورەکەی حکوومەت هەردوو حکوومەت ڕێککەوتون وەگەر بەدەست مستەفا کازمی بواە و زەختی لە هێزە سیاسەکان لەسەر نەوە ڕنگ و لە یاسای قەرزیش مەسەلە شتێک پارەی بناردای هەرێمی کوردستان ئەمە بەڵگەی چییە کاکە زان ئەم بەڵگەی ئەوەیە کە سەرۆکی حکوومەتەکەی ئێستا ئەستان نەک سەرۆکی حکوومەتی ئێستا سەرۆکی حکوومەتی پێشوش ینی عادل عەمەدی سەرگۆزیانی چی بوو سەرگۆزیانی تەسویە بوو ینی هێزە سیاسی براوەکانی انتخابات نەیانتوانی سەرگۆزیانێک بسەپێنن و سەرگۆزیانێک هەڵبژێرا کە کەمترین کتلەیە کە عادل عەمەدی بوو دوایەوە ئێستاش کە کازمیە قاعدەیەکی انتخابی نییە قاعدەیەکی پەرلەمانی نییە وانە ینی لەو ناڵێن لەو خراپتر لەو ینی لە ڕووی انتخابی باشە پەرلەمانی بەڵگەی چییە بەڵگەی ئەو هێزە سیاسیانی عێراق ئێستا ینی ناتوانن متحکم بن بەتەنەوە پرۆسی سیاسی بەڵام پەرلەمان تا ئێستا بەدەست ئەوانە و خۆتان زانی پەرلەمانی عێراق ئێستا ینی چۆن پەرلەمانی کوردستان کۆمەڵە گرفتی هەیە کە خەڵک لەسەر بڵێن پرسیارەکە لەسەر جەدوای لەسەر شەوی بەڕێوەبردننی لەسەر ئەو کێشانەی کە دروستە بێت ناو پەرلەمان و کە معلومیشە بەداخەوانی جۆرە ینی ئاراستەیەک ینی ئاراستەیەک پەرلەمان لە قاوە بدا لەولا شو بەڵام لە پەرلەمانی عێراق لە ڕاستی هێزە سیاسیەکانی عێراق خەریکە ڕووی دوو شتێک بوونێتەوە یەکەم خەڵک ئەڵێ ئەو تەشکیلەی ئەو خەریتە پەرلەمانی کە ئێستاکە هەیە خەریتێکی ڕاستەقینی پرۆسی سیاسی عێراق نییە
بەڵگە بۆ ئەوەی کە ئێستا خەڵک خۆپیشاندانی کردو لە وە خۆپیشاندنەکە ساڵێک شە بەردەوامە زەخمێکە ئەمڕۆژ کراوە لە جا ئەگەر تەزویر بێ یاخود نەتیجە ئەوە بێ کە خەڵک دەنگی نەداوە نتیجەکە یەک شتێکە ینی یەک حاڵەتێکەکەی شەوەیە ئەو خەڵکە سیاسیە 100% ناتوانێت تعبیرکە لە بەڵام لەبەر عێراق ڕوبەڕووی شەڕی داعش بۆتەوە هێزەکانی حەجی شعبی دروستکراوە لەبەر ئەوەی ینی ئێستا زیاد لە گوشارێکی سیاسی بۆ پرۆسی سیاسی عێراق بە بەڕێوە شەرت نییە نتیجەی ئەو فۆتۆکۆپی لەوشێ دەسەکەوە ئەو حکومەتە بیان ئەو بزنەوە سیاسیە بێ کە تعبیر لە ڕای شقام و یاخود ڕای جەماوەر بکات ویستم بۆ پرسیارە بکەم هەردوو حکوومەت ڕێککەوتون لەسەر پرۆژە یاسای بودجەکە حکوومەتی هەرێم بەدڵیەتی و ئامادەتی بێ باشە پەرلەمان تەمسیلی کێکە تەمسیلی لایەنە سیاسیەکانە لایەنە سیاسیەکانی کە ئێستا لە بەردەم تاقیکردنەوە لە بەردەم هەڕەشەی دەنگ نەدانەوەی جەماوەرم پێیان بۆ جارێکی دیکە و لە بەردەم ئەوەی کە کەس نازانێت ئەو جەماوەر جارێکی دیکە دەنگ بە کێدات دەنگ بە هێزی سیاسی ترەدا یاخود ئەو هێزانە هەوڵەدەن دەنگی خوان کاکستران ینی تەسەورێک هەیە کە ڕۆژ لە قسەی پەرلەمانتارەکان دوای ئەوی ڕۆیشتونەتەوە ناو ئەنجومەنی نوێنەران بێئومێدیەکیان پێوە دیارە پەرلەمانتارانی کورد بێئومێدیەکیان پێوە دیارە تەسەورەکرێ ئەم ئیتیفاقی نێوان ئەم ڕێکەوتنی نێوان حکوومەتی هەرێم بەغدا پەرلەمان تێکیدا بە قورسکردنی مەرجەکان بێ بە کۆمەڵێک لەو بابەتە بێ لە حاڵەتێکی لەو جۆرە بێ مثلا هێزە سیاسەکانی هەرێمی کوردستان حاڵەتی دووەم ناکەم هەر ئەبێەوە نازانین بۆچی یعنی بێ بەرچاومان ڕوون بێ ئێمە خەباتی سیاسی پێشەکەم دا کە ئێمە خەباتی سیاسیەکەین وەکو هێزی سیاسی جارێکیان جەنای مامزاوتی بوویتەوەی ینی ئێمە خەباتەکەین و هاواڵێک لێ پرسی بووی باشە جەنای مامجلال چ گەرنتیەکە کام خەباتەوە سەرکە وتی ئێمە لە خەباتە گرنتی نییە بەڵام گرنتی خەبات بەرداوامی خەبات یعنی ئەوە وعدێکاتوان بە خەڵکی خۆمان بدەین ئێمە ئەم خەباتەی بەردەوام پێ بکەین بۆچی بچینە سەرەوەی ئەگەر ئەوە نەبوو ڕێچاوکردنی سیناریۆیە ڕێچاوکردنی و سیناریۆ زۆرێک لە زیرەکی تێدا ینی بێ ڕەچاوی بکەین بەڵام لە ڕاستیە زۆر بیر لێ بکەیتەوە ئەو شتێک کە پێدەن ئیقدامی سیاسی واتە دەستپێشخەری سیاسی لە دەست دەرەچێت بۆیە ئەمە مافی ئەمێ بەڵێ مافی ئەمێ حەقی ئەمێ بڵێ حەقی ئەمێ داوای دەکرێت باشە عێراق ڕێک ناکرێت چیە کارەکەمان هیچ سەر کوردستان مەژوستم بۆ ئەو نەکەی بۆ تەحقیقەکەواتە لێرە ئەونێتە کارزانە ڕێخستنەوەی کوردستان هەر داهاتەکانمان نییە ڕێخستنەوەی کوردستانە ماڵی کوردستانی پێویستی بە ڕێخستنەوەیە پێویستی بە جۆرێک لە دەستپێشخەریە پێویستی بە جۆرێک لە دەستپێشخەری ڕێخستنەوەی دیموکراسیەکەمانە ڕێخستنەوەی انتخاباتمانە ڕێخستنەوەی فەرمو فەرمیکردن لە یەکێتی کە دوو کەس ئەچنە شوێنێکەوە ئەوڵە فەرمو ئەبێن بەشێک لە پرۆسی سیاسی ئەگەر دەمانێت بە برایانە چارەسەری بکەین ئەگەر نامانێت بە برایانە چارەسەری با لەگەڕین دیموکراسی چارەسەری بکە کە ڕێگا دیموکراسیەکەش معلومە هەڵبژاردن خۆ هەرێمی کوردستان کەمتر لە ساڵێکی ماوە بزان بۆ هەڵبژاردنی داهاتوو با بیکەین با بچین با پێشوخت بیکەین یعنی من تێناگەم بۆ ئێمە لەم شتە بترسین ئەگەر ئێمە لەمە بترسین لەبەرەوەی کەواتە پرۆسی سیاسیمان خەلێکی تێدا هەیە کەوی شەوەیە هەبێ هەموو جارێ سیاسیش خەلەلێکی بە دوعای شێخی بکەین کاکە نابێ لەگەڵی تەسەڵف بکەین ئەبێ ئێمە هێزێکی سیاسین ئەڵێن یەکی بەدڵ نییە ئەڵێن دوی بەدڵ نیە ئەڵێن سیاسی بەدڵ نییە چوار باشە خەڵکی کوردستان سەیری ئەمیناکە لێرە خەڵکی کوردستانیش ئەبێ ئەم هەڵوێستەشی هەبێ خەڵکی کوردستان نابێ هەڵوێستەکەی ئەو بێ خۆپیشاندان بکە بۆ ئەم شتانە بەڵکۆ بێ ڕەشسپیش دێک جاکاتەوە ئەم قسەی من دەیکەم ئەبێ جیاواز بێ لە قسەیەکی چکە دەیکە لەبەرەوە پێویستەکە خەڵک ئەم شتانە ببینێ بخوێنێتەوە کە ئەمە ئەهمیەتی مینبەرەکانی دیموکراسی دەرەکەوێت لێرەیە کە خەڵک تەروحاتەکانی خۆی ئەم تەروحی من کە دەیکەم یەکی بابلەکە هەمووی تۆ لێ هەمووی غڵەتە پەسەندی ناکەم خۆچیەکەم خۆتەکە ناکەم لە خەڵکە لەبەرەوە زۆر گرنگە ئێمە ئەم پرۆسە سیاسی خۆمان تاقیکەینەوە بیپارێزین گەشەی پێ بدەین ئەوەتانە لە گەوتی وڵاتی دنیا ینی هیچ شتێک پارێزراوە دیموکراسی شار لە بەردەم هەڕەشەی جۆرێک لە پۆپۆلیزم نابوو بەڵام خەڵکی وتیان پێداگریان کرد نەخێر ئەمەمان دەوێت ئێمە دەبێت هیچ شتێک وەکو ئەوە نییە کە ئەم تەقاعدانە پەرەی پێ بدەین و درێژەی پێ بدەین و هیچ شتێکی بەقەدەر ئەوە نییە یەکێتنی شمان کوردستان ئەم ئەدەبیاتانە و قەناعەتانی کە هەیەی پێداگری لەسەر بکە ئەگەر ئەو قەناعەتانە ڕاست و دروستن من حەزەکەم بزانین خەڵکی کوردستان و هێزە سیاسیەکانی عێراقیش واسەیری مۆزوع ناکەن کە یەکێتی چەند کورسیە لە پەرلەمانی کوردستان یان چەند هەیە لە پەرلەمانی عێراق ئەمە گرنگە بێگومان وایە بەڵام کە کردمان بە تەرحێک کردمان باینێک ئەچێتە ناو ئەبێتە بەشێک لە تەقاعدی سیاسی عێراق ئێستا لە نەمانێ و تەقاعدە سیاسیانەی
کە یەکێتی قەناعەتی پێێتی لە عێراقا بۆیە ئەم جەوە دروست بووە کە ئێستاکە هیچ تەرحێکی کوردی قبول ناکرێت من تێناگەم ئەمە کێیە تروحاتانی کورد قبول ناکە ئەوەی کە تروحاتانی خۆی کورد قبول ناکە خۆی لە شوێنی خۆی تووشی ئەزمە بوو خۆش تووشی تەنگژە بووە دانا ئێمە نازانین هێزی سیاسی تازی عێراق کە دێتە پێشەوە سیارە کاکسترانیانی مەسەلەن زۆر جار باز لەوە کرێکە یانەوێ قوارێ هەرێمی کوردستان نەمێنێت و هەرێمی کوردستان لە بەردەم هەڕەشەی گەورەیە ئەم هەڕەشانە خەڵک نازانێت لەکوێ وڵات هەیە لە دنیا لە دەبێت هەڕەشانە بێ وڵات هەیە لە دنیا لە بەردەم هەڕەشەکە بە جۆرێک هەرێکە بە جۆرێک بەڵام وڵات هەیە ژیانی خۆی پەکخا لەسەرەوەی کە احتیمالی هەڕەشێکی لەسەر بێ لەبەرەوە من پێم وایە نامێ هەڕەشەکان بە گرنگوەر نەگرم بەڵام ینی وردیکەینەوە لەسەر هەرێمی کوردستان لەسەرەتی باشە پرسیاریکە دەکەم ئەوەیش ئەوەیە کە ئایا وەزی عێراق لە کوردستان باشتر ئێستا ئایا عێراق خۆی قووەتەی هەبێ ببێ بە هەڕەشە لەسەر هەرێمی کوردستان عێراق بەس سوپاکە هەیە ڕەنگە سوپاکەشی نییە بماسە بە ڕەنگە و میلیشاتانەی کە هەیەی باشە عێراق تەرحی عێراق ئەو بوو کە میلیشاتی یاوێ عێراقیەکان عێراقی دیموکرات خوازەکان عێراقی شیعەکان عێراقە زۆینەکان عێراقە چوزام سونەکان عێراقی بە مەلاو بە ئەفەندیانەوە ئەمە تەرحەکەیان بوو عێراقی مستقبل ئایا مە هەڕەشەنی لەسەر ئەوانیش ئەم جۆرە تەرح و تروحاتانی کە ئێستاکە لە عێراقا حاکەمە بۆیە ئێمە نابێ خۆمان بە تەنیا بزانین لەو پرۆسە مادام ئێمە بەشێکی لە پرۆسی سیاسی عێراق نابێ خۆمان بە تەنیا بزانین و پێشمان وابێ کە ئیتر یعنی دنیا هەمووی تاریکە نابێ بین لەوە بکەینەوە کاک زانە کە بیرمان لێ کردەوە یعنی ئەژدۆمان ئەشکیا نابێ گرنگە بیر بکەینەوە بەڵام نابێ بیرکردنەوەکەمان وابێت کە ئەژدۆشمان بشکێنە ئێمە دەبێ بەشێک لە ڕژبیری ببینین بۆی دیوە خراپەکەی سیاست ببینین دایمەن بەڵام ئێمە خەبات ناکەین ئێمە سیاست ناکەین هەتا ئێستا بزنەوەی سیاسی لە کوردستانە سیاست ناکە خەباتەکە بۆیە ئەم خەباتە پێداگری دەوێت و ئەو خەباتە ئەم پرۆسە سیاسی لە عێراق هەیە لە بەسرەوە هەتا بانمەقان ینی لە سنووری هەرێمی کوردستانی ڕسمی مەیدانی بینبەری دیموکراسی لە تەلەڤیزۆن لە رادیۆ لە پەرلەمان لە کەسێک چوو لە زانکۆی بەسرا تروحاتەکانی کورد شەرحکە کەسێک چوو لە دیوانەیە شەرحی بکە کەسێک چوو ڕەتیان کردەوتیان وڵا قوڵت ناکەین میوان داید ناکەین کەسێک تیپێکی مۆسیقا چوو لە سلێمانی لە هەولێرە چوو بۆ بەسرە بڵێ وڵا مۆسیقاکەتمان بەدڵ نییە لەبەرەوە ئێمە خۆمان تاقیمان نەکردەوە بۆیە کە تاقی ناکەینەوە خۆمان گۆشەبەر کردووە ئەو شتەی کە غامەزە لێ دەترسێت کاک ینی ئێستا ئێمە خۆمان جەیەکمان دروست کردووە غامەزین بەنسبەت عێراقیان پێویستە ئینە چارەسەر بکەین خاڵێکی تر ینی حاڵەتی ئەوەی کە ئێمە زۆر جانن عەرەبی عێراق چای هەڵنایە بۆ پێشکەوتنانە کاکە ئەمە عەرەبی عێراق نییە هەموو کەسێک وایە ینی کە شتێکە بینی پێشکەوتن لە شوێنەکە بینی یا دیات ژایەتیەکە یاخود ئەوێ لی تێبگە ئەی بۆچی مەسەلەن من بۆ حەزداک ئەو سیارە جوانی تواتە حەزداکەم توات بێ کە بەڵام کە ڕوون کردەوەت بەم شێوەیە سیارێک ئەتوانی بکڕی وەڵامیش ئەسم مل پێوە نەبوو خەباتە ئێمە لە عێراقا جیرۆدەی ئەم کەلتورە سیاسیین کە کاتی خۆی هەموو خەڵکی عێراق ڕقی لە کوێت بوو لەبەرەوەی کوێت باشتر نەوتەکەی بەکارهێنن لەبەرەوە ئەم ڕق لێنبوو ناوی وا تەفسیرکەین کە ڕق لێ بنەوەی بەرامبەر بە کورد یا ڕق لێ بنەوە بەرامبەر تەجروبەی سیاسی کوردستان بەڵکو ئەمە دەبێ ئێمە شەرحیکەین بڵێن کاکە کاقوبال باسی کرد وتی ئەگەر ئەو پارەی لە هەرێمی کوردستان قەتع کراوە چەند ساڵی ڕابردوو ئەگەر درا بە هەرێم بەغدا بەسرا بە محافەزەیەکی تر عافێتیان پێ بەڵام نەدرا باش چی لێ هاتووە ئەگەر ئێمە لە سەد حەفتی کەواتە تۆ کۆشی لەسەر کێمە پێویستمان بە ختابێکە گفتوگۆیش زیاد لە خیتاب زیاد لە گفتوگۆی زیاد لە فاتحەی شەقامیش بکەین فاتحەی زیاد لە کاک زانە کێ لە هێزە سیاسەکانی کوردستان بیر لەو کردەوە کە بچێ لینکێک لەگەڵ خۆپیشاندەران کات مناقشەیەکیان بکە کەسمان هیچ بەیەکێتیش کوردستان کە حزبی دەست پێشخەرەکانە هەتا ئێستا وەفدی نەناردووە بۆەوەی لە تەسەوراتەکانی خەڵکی متەظاهری عێراقی تێبگە یعنی نەمان کردووە طبعا ئێمە نەمان کردووە حتا بۆ خەڵکی خۆشمان ینی بێن گفتوگۆ لەگەڵ ئەو خەڵکانشکەین کە خۆ هەموو ئەو کەسانی کە خۆپیشاندانەکەن دەمامکیان نییە و هەمووشیان شەو نایکەن شەو هەڵ ناکوتنە دام دەستگاکان هەندێکیان بە ڕۆژ ئەیکەن خۆپیشاندانەکە وەرە کاکە زەحمەت دەبێت با خودی کەینەوە گفتوگۆ لەگەڵ دەست پێکەن من پێم وایە بەو گفتوگۆیە ڕێگاکەیتەوە بۆ خەڵکی تر کە قسەی لەسەر بکەیت بەڵام کاکسترانیانی خۆ ڕەنگە ئێستا بینەرێکە بێ بڵێ خۆ پەیامی خۆپیشاندەرانی هەرێمی کوردستان بە وازەحی گەیشتووە ئەلە بڕۆ خەڵکی دیارە ئەخە باشە خۆ بەمانای ڕۆیشتن نە بەزێکی لە ژیانم چاکە ڕاستەکە وەرە با پێکەوە گفتوگۆ لەسەر ڕۆشوێنەوەکی کە ژیان چاکە کێ نایکە
یەکێتیش بەبەستەوە حیوارە وردکە ئەمە یەکێتنیش بەزم پێیوە ئەم بەم شێوەیە دەکرێت با ئێمە ڕۆژە ژان وەفدێکی خۆمان کاچیرە بەغا با دوو کەسی تێدا بێنوێری خۆپشان دەرابێ با حیوارەکان ببینن با بزانن کە ئێزە سیاسەکان عێراق لەبەر ئەم ئەساسا ینی دژی ئەم تەرحاتان زۆر باشە با ئێمە بەسەرچین لەگەڵ هێزەکانی تر قساکرد لەگەڵ گۆڕان دانیشین وانە با بڵێن کاکە لەگەڵ گۆڕان وا ڕێککەوتووە قسەکەین ئێمەوامان گۆڕان وای بێت لەگەڵ پارتی ئێمەوامان لەگەڵ پارتیوە ئەمە مەرحەلەیە کە وا پێویستەکە ئەم شتانە بۆ خەڵکون کەنوچکە خەڵک ئەم جیاوازیە ناکە زۆر گرنگام جیاوازیە دەرخێت جیاوازی دەرخستن معنەوە نیە ئەم سەرکێشی بۆ شەڕکردن یا بۆ قوڵکردنەوەی ناکۆشیەکان خۆڵکردنەوەی ناکۆشیەکان ئەم کاتە دەبێت کە تۆ ناتوانین تەمیزەکە دەرخی لە ناکاو ینی لە ناکەوت تووشی تەنگەتاویە بێ کاکە بەخۆ من وابی لەکە بۆ کیشکە باوی ئەگەر لە ئەوڵەوە ئەم تەرحانە باسکەین شارەکەین خەڵکی دێت لە بەرنامە لەگەڵ تۆی لەگەڵ منە ئەڵێ وەڵامیش ڕەومە دەڕاتوە فەرمو با ئیمزایکەین با پێکەوە چارەسەری بکەین من پێم وانە هیچ کەسێک بتوانێت لە پرۆسی دیموکراسیە درۆ تا سەربخە نەخێر ناتوانێت و ئەزانم بەشێک لە دیموکراسی مزایدەیە بەرامبەر یەکتری بەرامبەر بە سیاسەکەیت بەڵام حتا مزایدەش ئەوە تاقی کراوە ئێستا بۆچی خەڵک ینی العێراق تا کوردستان تحفزیان هەیە لەسەر خەباتی پەرلەمانی لەبەرەوەی خەڵک سەقفێکی بەرزی تەوەقعاتەدا لە پەرلەمان لە کاتی انتخاباتە لە پەرلەمان جێبەجێی ناکە بۆیە حەلی ئەمە ئەوە نییە کە پەرلەمان داخین بڵێن پرۆسی سیاسی عێراق و کوردستان با پەرلەمانی تێدا نەبێ حەلەکەی ئەوەیە کە بە دووبارە بوونەوەی انتخابات و دەورەی انتخابی خەڵک وای لێ دێ ئەو وعدانەی بە خەڵکی دەوعدی معقولە بن ئێمە 4 ساڵ لە عێراق بێ لە کوردستان 4 ساڵ انتخاباتەکەین 4 ساڵ جارێک خەڵکی وایە تەرحی وا تەرحەکە لە انتخاباتی لەینی پەرلەمانە لەینی ئەوە لەینی بۆ خەباتی 4 ساڵی داهاتووی پەرلەمانەکان ینی هارون ڕەشید تەرحی نەکردووە کە معلم دەوڵەتی عەباسی 6 ساڵ ماوە خەڵکی وا تەرحیان هەیە بۆ بەڕێوەبردننی پەرلەمان بۆ ینی بۆ سیستەمی سیاسی لە کوردستان لە عێراقا کە لێرە بۆ حەزاری ڕۆمانی نەیتوانێت وعدی وا بدە لەبەرەوە ئەمە بە چی ئەکرێ هیچ شتێک چارەسەی دیموکراسی ناکە دیموکراسی زیاتر نەبێ قوڵکردنەوەی دیموکراسیەکە نەبێ وای لێ کە خەڵک ئەزانەیە کاکە پۆلپۆلیسی لێرەوە دروستە بێ کاکە وعدی درۆ لێرەوە دروستە بێ سەقفی بەرزی تەوەقعاتەکان نەتیجە وازەحەتی لێکا سەقفێکی بەرزی تەوەقعاتێتە خەڵک ئێستا زۆر هێزی سیاسی لە کوردستان و لە عێراقا بۆ تووشی تەنگژە بوونە چونکە سەقفی تەوەقعاتی خەڵکیەوە بەرز کردەوە پیان جێبەجێ ناکرێت درۆزن دەرەکەون دواسەرنجم ئەوەیە کە با ئێمە وعدی خەباتەکە بە خەڵکی کوردستان بدەین و سەقفێکیش دانێن بۆ ئەو تروحاتانی کە تەرحەکەین بەڵام سەقفێک شەبێ بۆتم بۆ شکلی ئەو شێوەی تروحاتانە من پێم وایە خەڵکی کوردستان گوێ دەگرێت لە یەکێتی نیشتیمانی کوردستان و پێشم وایە دیموکراسی ئەوەی باشە کە گوێ لە هەموو لایەنەکە بکرێت زۆر سوپاس بۆ بەڕێستەوە عەبدوڵڵاه هەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم پانۆڕامای ئەم شەومان پێشکەشکردن بەیوای ساغ و سەلامەتی بۆ هەموو لایەکتان خواتان لەگەڵ